بەیانی باش جانم. باشتر. دەست خۆش. نەخۆشی دیاکۆ؟ بێتاقەت دیارێ. نەخۆش نیمە. بەس لەو قسەی دوونی شەیە کردە زۆر داوا لێبردن لێ دەکەم. داوای لێبردن دوای چی؟ دەزانی هێندێک گوشە برینی وا لەسەر دڵ دروست دەکا قەت ناسەدرێتەوە؟ سارە، ئەتو بە خۆت باش دەزانی. ئەمن ئەتی بە هەموو دنیایە نادەم. بەس چ بکەم؟ هەندێک کات کە شەیتان زەفەرت پێدەبا. بەس من چاوەڕێی شەیتان و هیچ شتێکم لە تۆ نەدەکرد. دەزانم سارە. سارە، ئەتو بە خۆت باش دەزانی. ئەمە چەندە ئەتم خۆش دەوێ. خۆشەویستی وایە؟ ئەو قسانە چۆن بە من دەڵێ دوایەوە هەموو ساڵی بەیەکەوە بووین؟ حەق خۆتە دەزانم. چۆن توانیت؟ سارە، بە خۆت باش دەزانی. ئەمن ئەتو کلارەی بە هەموو دنیایە نادەم. بە خۆت دەزانی چەندە خۆشم دەوێن. بەڵام ئەو نامەردە بێتاقەتی کردم زۆر. واز لەو بێنە من و تۆ بە خاتری کەس یەکمان نەناسیوە تا بە خاتری کەس لە یەک جیابینەوە. اینجا زۆرەکە وازی لە نێنان ئێرە بەجێ دێڵین دەڕۆین لە هەولێر. سارە، بە خۆت باش دەزانی ئەمن بەبێ هەولێر ناتانم. هەموو بیرەوەریەکانم لە هەولێرە. ئەدی ئەو پیرە بابم، ئەدی ئەو کەس و کارانە. منیش یادگاریم هەیە لە هەولێر هەموو منداڵی و کوچە و کۆڵان و منیش ناتوانم واز لە هەولێر بێنم. بەس چی بکەین؟ هیچ شتێک لە خۆمان گرنگتر نییە دیاکۆ، یانی دەڵێ لە یەک جیابینەوە؟ سارە، ئەمە پێم گوتی داوای لێبردن لێ دەکەم. مەگەر ئیلا مەرگ لێکمان زیاب بکاتەوە، ئەگەنا قەت لە یەکتر زیان نابینەوە. بە خۆت دەزانی چەند جارێت کە پێ بڵێ بۆ چەندم خۆش دەوێ. دیاکۆ ڕێگەیەک دۆزەوە بۆی بەیەکەوە بمێنینەوە، من ناتوانم ببێتەوە. دەزانی چەندەم خۆش دەوێ؟ دەزانم. سارە، جانم. ئەمن قەت ئەها بێغی لێت نەبوویمە. تەلەفۆن و ئامۆزایەکارم دەکەم بێن وردی بکەن. کێ وردکەن؟ ئەو بێقیمەتەی. ئەوە حەلا؟ ئەوە چارەسەرە بۆ ژیانی من و تۆ؟ ئەوە چ قسەیەکە دەیکەی؟ چاوەڕێوەم لێ نەدەکردی. سارە، ئەو خەریکە خۆشیمان لێ تێدەدا. تۆش خراپتری دەکەی. خراپتری بکەم؟ ئێوە حەلا؟ خوا حەلی دەکا، خوا گەورەیە. بێزار بمە سارە، نازانم چی لێ بکەم. سیرکە دیاکۆ، من فکرێکی کەم هەیە. دڵم بۆ زیاتر کات بەسەر نەبین بەیەکەوە، زیاتر بەیەکەوە بین، گرنگی بەو نەدەین و بزانین هەر نەبووە چۆنم چەند ساڵە ژیاین هەر هاوا دەژین بەیەکەوە. بەڵام وەرە کاتێکی خۆش بەسەر بەرین بچینە سەفەرێک. ها؟ پێت چۆنە؟ ئەمش حەزم لێیە. ئەمش حەزم لێ جەوەشی بگۆڕین. زۆر باشە، کەواتە با کاتێک دانین. ئێستا نانەکەت بخۆ. باش. بەس دیاکۆ، ئاجا، لە دوێنێشەوە کە بەسی جیابوونەوەت کردووە من بیر لەوە دەکەمەوە ئەگەر من نەمێنم ئەگە مردم تۆ چی دەکەی؟ مەرگم پێش مەرگت بی سارە. ئەو باسی چی دەکەیت و؟ ئەمن دەژیم و دەمرم لە بۆ ئەو دووەتان. ئەخە دوێنێشەوە کەوات گوت تا بەیانی خەوم لێ نەکەوت. پێم گوتی داوای لێبردن لێ دەکەم. ئێستا نانەکەت بخۆ، فکر لە قسانە مەکەوە. باشە؟ سارە، دەقەم مایە لەو دەوامی. باشە؟ نانەکەت خۆ، ئەمن دەڕۆم و دەگەڕێم و پاش داوام. باشە جانەکەم؟ باشە حەیەتم، ئاگەن لە خۆ. دێ بەجا. دێ.